یەکێتر لە نیشانەکانی نزیکبوونەوەی ڕۆژی قیامەتە خەڵکی باش کەم دەمێنێ، خەڵکی خراپ زۆر دەبێ. ئەوە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لا تقوم الساعة حتى يأخذ الله شريطته من أهل الأرض. ڕۆژی قیامەت نایە هەتا خوای گەورە خەڵکی باش لەسەر زەوی هەڵنەگرێتەوە. خەڵکی باش بە کەمی دەمێنێت، زاناکان، خەڵکی باش و ڕوو لەخوا. حتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کۆمەڵە کەسێک دەمێنن لەسەر زەویە هیچ خێرێکیان نییە لەناو کۆمەڵگا. نە چاکە دەزانن چاکە چییە، نە ئەزان خراپە چی. ئەمە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم. خەڵکی باش کەم دەبێت، یعنی بەس با ئێمە بیرێک بکەینەوە کۆمەڵێک پیاوی بە تەمەنمان هەبوو، باوکمان بوون، خاوەمان بوون، مامەمان بوون، باپیرەمان بوون، کۆمەڵێ ئافرەتی باش دایکمان بوون، داپیرەمان بوون، پورمان بوون، کەسانێکی پاک و خاوێن بوون، خوا لێیان خۆش بێ، ڕۆشتن. بزانە ئەو جیرە لەمانە دروستە بێتەوە، لەم جیرێ تازە نەبەخوا زەحمەت. کۆمەڵە کەسێکی بە ماریفەت، کۆمەڵە کەسێکی خزم دۆست، ڕێک و پێک، بەڵام کوان ڕۆشتن، هاوشێوەشیان زۆر کەمە. ئێستا مناڵەکە گەنجەکە میوانەکەی دێ بە خێراتنی ناکە. خەڵکی خواناس کەمە بێتەوە، خەڵکی خوانەناس زۆر ئەبێ. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە ئەو جیلەی کە ڕۆشتن لە پێش ئێمەوە کە ئەوانەی تەمەنیان زیاتر بێ زیاتر بە بیریان دێ، ئەو پاکانە ڕۆشتن، بەخوا بە ئاسانی دروست نابنەوە. بەخوا لەم جیلانی کە تازە پێگەن بە ئاسانی دروست نابنەوە هاوشێوەیەوانە. کەسانێکی ڕوو لەخوا پاک و خاوێن دەماڵ لە شوێنێکا بوون خیانەتی چی، ناپاکی چی. ئەمڕۆ دەڕوات شار بە شارەگەڕێ بە دوای خیانەت و ناپاکیە. خیانەت لە دراوسێکەی دەکات، لە خزمەکەی دەکات، لە هاوڕێکەی دەکات. بۆیە کەسانی پاک زۆر کەم بوونەتەوە. ئەمە هاتنی قیامەت نزیکە. ئەو کەسانە بە ئاسانی دروست نابنەوە، خوا لێیان خۆش بێ. ئێمە بەوانەوە جوان بووین، نەک بەمانێک کە بوونەتە دیسکۆ لەناو خەڵکیا دەسوڕێنەوە ئاگیان لە دینداری خواپەرستی نەماوە. ئێمە بەڕاستی بەوان بە باو باپیری خۆمان و بەو کەسە بە تەمەن و ڕیش سپیانەوە کە ڕێز و حورمەتیان هەبوو، بەوانەوە جوان بووین. نەک بەوانەی کە وڵاتی کافر چی دەکەن بۆ ئێمەی دەهێنن، ئەوان بەوانە جوان نابین. ئێمە بەوانەوە زەلیل و سەرشۆڕ و ڕسوا دەبین. خوا لێیان خۆش بێ یا ڕەبی. کەسانێکی پاک و خاوێن ڕوو لەخوا احتیاج و حرەمیان نەئەخوارد، کەسانێکی پاک بوون. ئەوە نیشانەی هاتنی ڕۆژی قیامەتە. پرسیان لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم ئایا ئێمە بە ئیهلاک دەچین پیاو چاکمان تیا بێ؟ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بەڵێ هەر کاتێک ئیذا کەثوڕ الخەبث، هەر کاتێک پیسی و خراپەکاری زۆر بوو، خەڵکی خراپ بوو، بەعام چاوەڕێی عەزابی خوا بکە. ئەمڕۆ خراپ زۆر نەبووە، دەی ئەوەی ئێستا 50 ساڵەوە پێش خەڵک بەیەک و ئەشیە، ئێستا ئەو خەڵکە ئەوەی 50 ساڵەوە پێش کراوە ئێستا بیهێنە بزان خەڵکە چی بەسەرا دێ. ئێستا کابرا بڕۆ 2 مانگ 3 مانگ لە عەسکەری نێتەوە، بزانە ژنەکەی بەرباد ناکەن، بزانە کچەکانی چی بەسەرا دێ، بەسەر دراوسەکان و خزمەکانە جێهێڵە، بە پاکی دەژیان. بەڵام ئەمڕۆ خەڵکی فێری خیانەت بووە، خراپەکاری، ناپاکی بەداخەوە. ئەمە هاتنی قیامەت نزیک بۆتەوە، چونکە خەڵکی باش زۆر کەم بووە. ئەوەی باشە دەڕوات، خوای گەورە ئەهلی باش لەسەر زەوی هەڵدەگرێ، ئەهلی خراپ دەمێنێتەوە. خراپەکاران زۆر دەبن، خیانەتکار و ناپاک و حرامخۆرەکان زۆر دەبن. بە ئینشاءڵڵا هەوڵدێن ئێمە چاک بین، بۆی کاتە خوا عەزابمانی دا، خوای گەورە مرادمانی بەسەر بەرزی بمرین، لە خراپەکار و خیانەتکارەکان نەبین ئینشاءڵڵا.